سڵاتان لێبێت ئەم جارەش هاتمەوە لاتان ئەمڕۆ زەڵاتەیەکی تر دروست دەکەین زەڵاتەکەمان ناوی جاجکە دڵنیام زۆرینەتان خواردوتان و حەزیشتان لێیە جاجک بە خەیار و بە ماست دروست دەکرێت هەندێکەیە سیریشی تێکە بەڵام من ئیزافەتەن شویت و نعناشم داناوە کە هەردووکیان دوو سەوزەی زۆر گرنگن و ئێوە خۆشتان نەزانن خەیار لە 195 ڕێژەی ئاوی زۆرە لە 195 ئاوە کە واد لەیەکا کردداری هەر زیاتر ئەتوانی هەرس بکەی و نعناکەش بە هەمان شێوە و ماستیشمانەیە ماستی ژێوازانن دووبارە ئەو کەسانەی کە تۆزە کێشەی ماعیدەیانەیە و کێشەی هەرسیان درەنت هەرسەکرێ خواردن بۆیان ئەتوانن ماست بەکاربێنن ئیسفادەیەکی باشی لێکن ئەنجاوەرە ئەم هەمووە تێکەڵ بەیە پێ بێکی لێ دەرچێت زۆر باشە بێت و پێویستیشمان بەخوێ بێ و هەندێک پێویستیشمان بە ئاو یاخود سەهۆڵە بێ بەڵام من لەبەرەوەی ئاوی ماستەکە یابێتەوە ماستانە شیرینە نەترشە بەڵام هەندێک حەزی لێ بە ماسی ترش بیکە و ئاساییە بە حەز و ئارەزووی خۆتە و هەندێک حەزی لێ سیریشی تێ بکە من سیری تێ ناکەم ئەمڕۆ لەبەرەوەی نعنا و شویتەکەی تێیەکەم هەم نعناکە بۆنی خۆشە هەم شویتەکەش بەڵام ئەگەر سیرەکەش بەکار بهێنی لەبەرەوەی نعنا و شویتی تایە ئەو کاتە تۆزێک ئەتوانم بڵێم بۆنی سیرەکە کەمترە بێتەوە چونکە کاتێکە سیریژە خۆی زۆربەی کات دەڵێن نعنایە بکە بەسەریا یاخۆت معدن و سەیاکەرەوزەیەکی کیانەڵێ بیکە بەسەریا بۆی بۆنی سیرەکە نەمێنێ ئەنجا ئێستا دەستەکەین بە دروستکردنی طبعاً کەرسەکانی زۆر ئاسانە هیچی وای ناوێ خیارەکەمان پێویستە با سەرەتا خیارەکە چۆکڵەکەی لێ بکەینەوە وردی بکەین و دواتریش ماستەکە و هەندێک خوێ و ئەگەر سیریشت حەز لێ بوو سیر و لەگەڵ هەندێک ئاو یاخود سەهۆڵ سەهۆڵی تێ بکەی خۆشترە لەبەرەوەی ها تۆزێک بە ساردی ئەمێنێتەوە بەڵام ئاوەکە تەنها بۆ ئەوەیە تۆزێک ئەگەر ماستەکەت زۆر خەست بێ شلی بکەیتەوە. ئەنجا جاجک بە دڵی خۆتە ئەگەر حەزت لێیە زۆر ورد بێ یاخۆت حەزت لێیە وردیەکەی کەم بێ ئێستا من تقریباً زۆر وردەی کەم ئەمڕۆ بۆ شێوازە بەڵام جاجک تا ورتر بێ تامی خۆشترە بۆ شێوەیە. سێریکەم بۆ شێوازە ورد ئەگەر حەزیش لێ تەنان لەوە ورتریش دەتوانێت بیکەی جا بەدڵی خۆتە. طبعاً دائیمەن چەقۆی مشاری هەم بۆ خەیار هەم بۆ تەماتە هەم بۆ هەندێشتی تر زۆر باش و خێراترەی بەڕێوەک لە چەقۆ سافەکان. خیارەکە جارێ ناکەمە ناو قاپەکەمانەوە لەبەرەوەی ماستەکەی تێکەم تۆزە ئیشڵەقێنم ئەنجا دواتر خیارەکەی بۆ زیادەکەم. خیارەکەژە گەرزانیت هەندێک ئەستورە توانی بیکەی بە سێ بەشەوە بەو شێوازە بۆ ئەوەی بچووکتر دەرچێ وردکردنەکەی. جاجک بە گۆشتی برژاو زۆر خۆشە کاتێکە دروستیەکەی لە پاڵا دایانەی گۆشتە برژێن جە هەراوە لەسەر مەقەڵیەکە بێ ئەوەی بیێڵی سار بێت و یا چاوەڕێی ئەم و ئەو کەیت و بێت و دەی سارد بۆ دەی ئەم نەبرژاو دەی ئەو ڕاستەو خۆ یەک سفرەدانەی یاخود یەک کورسی دانیشی بۆ خۆڕێک لای مەقەڵیەکە هەم زەڵاتە بکەی بیخۆی هەمیش گۆشتەکە یەکسەر بخۆی.
ئەگە خارەکە هەستەکەن زۆرە لەگەڵ ماستەکە ئەتوانی ئەوەندە بکەی ئەگەر ئەژزانی زۆرن و حەستان لە جاجکە ئەتوانی زیاتر بکەی. ئازیزانم ئەوە جۆن جوان خارەکەمان ورد کرد بە ئەمە هەندێک ببین بەولاوە باشە ماستەکە بیکەرەمە قاپێکەوە. ئێستا هەندێک خوێەکەینە ناو ماستەکەمان. طبعا ئەمە سەرەتا خوێی زۆر تێمەکە دواتر تامی بکە گەرزانیت خوێی تری پێویستە ئەتوانی زیاتر بەکاربێن چکە شتێکی شلەیە ئەتوانی یعنی خوێی بۆ زیاکە مشکلە و نابێت. تا جوانتر تێکەڵیکەی ئەو تۆپڵ تۆپڵەی ماستەکە نامێنێ و بە شێوەیەکی جوان هەموو بە سافیە مێنێتەوە بەس خارەکە تیا بارزە بێت. ئەمە لەبەرەوەی خۆی زۆر توند نییە ماستەکە بۆیە ئاو بەکارنیانم بەڵام ئەگەر ویستیشە ئەتوانی بەکاری بهێنی بەڵام من هەندێک سەهۆڵ بەکارێنم هەم بشتێتەوە تیا تۆزە شلترە بێ هەمیش سار دەبێت زۆر خۆشە بێ. سێدانە سەهۆڵ بەسە ئێستاش خارەکە وێستا پێویستمان بە نەعنا و شویتەکە بێ طبعاً بە دڵی خۆتە ئەمە گەر زیادیەکەی بۆی بەڵام بەم شێوازە بیکەن تاقیکەنەوە زۆر زۆر خۆشە دڵنیان پەشیمان نابنەوە لێی. ئەوەندە بەسە شویتەکەش ئەیش بە هەمان شێوە چەند سڵێک بۆ نێو نەعنا و شویتە چەند خۆشە. شویت و نەعناکەش بەو شێوازە ئەتوانی زۆر وردی نەکەی ئەشتوانی ورد وردیکەی جا بە دڵی خۆتە گەر حەزت لێ زۆر زۆر ورد بێ ئەوە ئەعتیادیە گوڵم ئەو شێوازە ئێستا ئەوە نەعنا و ڕیحانەکە هەندێکی شەیە لە جیاتی نەعنای فرێش نەعنای وشکراوی تەیەکە ئەویش دەتوانی بەڵام بەڕاستی نەعنا فرێشەکە زۆر زۆر تامی خۆشتر و بۆنیشی زۆر زۆر بەقوەترە. طبعا ئەو سەهۆڵە هەم وردە وردە ئەتوێتەوە هەمیش فێنکایەتیە گەیە بە ماست و خیارەکە تامی زۆر زۆر خۆشترە بێ. وەکوتم ئەگەر حەزیشت لە سیر بوو ئەتوانی سیر لە ڕندە بی بە زۆر زۆر کەم بیکەیتە ناوی هەندێک شێ هەر زۆر زۆر حەزی لە سیرە احتیادیە ئەتوانی سیری زۆر بەکار بهێنی جا بە دڵی خۆتە بە هەر شێوازێک و بە هەر جۆرێک دروستێکە. من بەم شێوازە دروستم کرد نەعنا و شویتەکەم بۆ زیا کرد بەڵام تۆ ئەگەر حەزت لە نەعنا و شویتەکە نیە توانی تەنها خیار و ماستەکە و سیر و خوێ بێ. ئەگەر حەزیش لە سیر نیە تەنها و دوو کەرەستەیە بەسە و ئەتوانی تامیشیکەی بزانی کە خوێی باشە یا باش نییە و کاتە بە دڵی خۆ دەتوانی هەندێک خوێ بڕژێنی بەسەریە سەر قاپێک داینین. بەو شێوێ نەعنایەکیش لەسەریدا ئەنین بۆ هیوایە کە سووتان لێ بینی بێت. ئەوە جاچکەکەی ئەمڕۆمان کە ئەچێتە قاڵبی مقابلات و زەڵاتەوە زۆر خۆش و زۆر بەتامە و زۆریش بە سوودا. دڵنیام دووبارەکەنەوە بۆ شێوازە بیکەن تامێکی خۆشی هەیە و هیوادارم سووتیشتان لێ بینی بێ کاتێک شاد بۆ هەموو لایەک. بەڵام بیرتان نەچێت چەناڵی یوتیوب سەبسکرایب بکەن. بای بای.